چۆپیە دانشی شاری سلێمانیم لە ئێستادا خاوەنی کاری خۆمم کە ئیشی مۆم دەکەم و ماوەی 8 ساڵە زانکۆم تاوا کردووە بەشی ژمێراری و ئایتی. ئیشەکەی من جیاوازترە لە ئیشەکانی تر کە ئیش لە مۆمدا دەکەم بە شێوەی چەپە گوڵ بە شێوەی بۆکس و لە ئێستادا خواستێکی زۆری لەسرە لە ڕێگەی پێجەکەمەوە کە ناوی چۆپی کاندڵە لێەوە مۆمەکانم دەفرۆشم و ئێستا خەریکی ئامادەکردنی چەپکە گوڵێک دەبین لە هەنگاوی یەکەمەوە هیوادارم لەگەڵماندا بن. ئەمە مۆمە خاوەکەیە سەرەتا بە پرۆسەی هەڵماندن دەیکەین نابێت ڕاستەخۆ لەسەر ئاگرەکە بێ ئەبێ لەنا ئاو بێت پاشان بە هەڵمی ئاوەکە بچێتەوە. من بە دوو جۆرەیکەم بۆ نار و بێبۆن لەسەر خواستی تەڵەبی کەسەکە ئێوای حەساسەتی هەیە بەبۆن بێبۆن بۆ یەکەم. من مۆمەکانم جیاوازترە لە بەڕێزەکانی تر بە شێوەی گوڵ و بۆکس ئەیکەم. ئەبێ بەرداوام تێکی بین ئەگینا زوو ناتوێتەوە. پاش توانەی مۆمەکە دەسەکەین بە کردداری بۆن تێکردن و ڕنگ تێکردن. پاشان دەسەکەین بە تێکردنی بۆنەکە بێگومان لەسەر خواستی کەسەکەیە. ئەبێ بۆ ماوەی چەند سانیەک تێک بدرێت بۆ ئەوەی بۆنەکە جوان جوان بڵاو بێتەوە. پاشان دەسەکەین بە تێکردنی ڕنگ. ئەمیش بە هەمان شێوە چەند سانیەک جوان جوان تێکی ئەین. ئێستا دەسەکەین بە تێکردنی مۆمەکە ئەبێ زۆر زۆر بە هێواشی لەسەر خۆی مۆمەکەی تێکەین بۆی گوڵێکی زۆر جوانم بۆ دەرچێت. ئێستا مایان ڕەنگەکەی جیاوازترە ئەوە بۆ نەکێتەیەکەم ئەمەیان بە ڕەنگی مۆرەکەم. ئەبێت زۆر زۆر بە هێواشی مۆمەکە بکەینە ناو قاڵبەکانەوە دوای گەرمکردنی قاڵبەکان. من ئەم جۆرە پڵیتەیە بەکارەهێنم کە زۆر زۆر باشە کاراسانیشە بۆ من ئەم جۆرە پڵیتە کە ڕپۆش کراوە هەر بە مۆم. ئێستا ئەمەیان بێبۆنیکەم. ئیشی مۆم تۆزە کاتی ئەوێت بە تەحەموڵ بی لەگەڵی چکە بۆ توانەوەکەی کاتی ئەوێت. ئێستا گەشتنە قۆناغی کۆتایی چاڕێکەین بۆ ماوەی چەند کاتژمێرێک تا مۆمەکە وشکە بێتەوە. بێگومان لە زستانان کاتی کەمترێ بەس لە هاوینان کاتێکی زۆر زۆر تا مۆمەکە وشکە بێتەوە. پاشان ئامادەیەکەین و ئەیکەین بە چەپەکە. دوای وشک بوونەوەی مۆمەکان و دەرهێنانی لە قاڵبەکە بەم شێوەیە چیلکەکەی پێواکەین. پاشان ئامادەیەکەین بۆ چەپەک بە شێوەی چەپەک یان بۆکس بە هەردوو شێوەکە ئامادەیەکەم و ئەم چەپکەش پێشکەشە بە دەستگای میدیای کورسات. ئەم یارگزەش وەکو لۆگۆی کورساتێک بەکارهێنم تایە. پاشان دەستەکەین بە ئامادەکردنی چەپکەکەمان.
ئێستا دەستمان کردەوە پێچانەوەی گوڵەکە هەموو ئەو پێویستیانەی کە ئەمانەوێت بۆ ئامادەکردنی چەپەک لای خۆمانە ئامادەمان کردو و دەستەکەمە پێچانەوەی. ئەم گوڵانە جیاز لە گوڵی سروشتی توانێمانیان زۆرە بۆیە خواستیش لەسەری زۆرە و شتێکی جیازە لە ئێستادا. داواکاری خەڵک بۆ بۆنەکان زیاتر بووە، بۆ تەخەڕوج، بۆ یادی لەدایک بوون، بۆ مناسەبەکان خەڵک ئەمە شتێکی جیاز ئەبینێ، جیاز لە گوڵە سروشتیەکە چونکە ئەتوانن دوایەوە بەکاری بێنەوە، ئەمە ئەتوانن لێ بکرێتەوە لەسەر سینێ وەکو جوانکارێک بەکار بهێنرێت، ئەتوانرێ هەروەکو چەپکەکە لە سوچێکی ماڵەکە وەکو جوانکاری بەکار بهێنرێت. ئەم ئیسپنجە کوڕاگرێ بەکارەهێنین بۆ پێچانەوەی چەپکەکەمان بۆی چەپکێکی جوان و تونوتۆڵمان بۆ دەرچێت لە کاتی گواستنەوەیان نەشکێت، شتێکی زۆر تۆکمە دەرەچێت. ویناخانیش کچمە لە پۆلی دووی سەرەتاییە، هاوکارێکی زۆر زۆر باشمە تەبان بۆ ئیشەکانم، زۆر زۆر یارمەتیم ئەیە لێرە پێی ئەڵێم هیوای سەرکەوتنی بۆ خوازم داهاتی زۆر زۆر ڕوون بێت. ئێستامە لە قۆناغی کۆتایی گوڵەکەین، چەپکە گوڵەکەمان تاو کرد، ئامادە بوو، بەم شێوەیە دەرچوو. ئەم چەپکە گوڵەش پێشکەشە بە دەستگای میدیای کورسات کە ئەم نێرگزەش لۆگۆی کورساتە بە هیوان بەدڵیان بێت.